عالم ئەگەر عملیشی زۆر نەبێت سەلامەترە تا عابیدێکی جاهیل. وەکو ابن تەیمیە فەرمی باش عالمی ئەگەر ئیش بە عیلمەکەی نەکا، عالمی ئەگەر بێت و ئیش بە عیلمەکەی نەکا ئەهوەنترە یا عابیدێکی جاهیل بە ئارەزوی خۆی ئیشکاوتی نە، عالمێکی فاسق ئیش بە عیلمەکەی نەکا ئەهوەنترە، ناڵێ باشتر، ئەهوەنترە تا عابیدێکی جاهیل کە بڕە بە ئارەزوی خۆی شتکا بە دین و دینیش دەبێت، بە ئارەزوی ئیش بۆ دین کات و دوای ئیش دەرنەچێت. بۆ چونکە ئەم عیلمەکەی ڕێ لێ ئەگرێ کۆمەڵە شتکە ناتوانێت بیکا، ئەو نا بەبێ عیلمی خۆی هەموو شتێکەکە ئیقدامەکەتە سەر هەموو شتەکە. لەبەرەوە عیلمێک هەر چۆنە بێت هەر بێ باشتر تاوەی نەبێت، لەبەرەوە فەزلی ئادەم بەڕێزترە تاوەکو ئیبلیس بەبێ عیلمی خۆی سوور بوو لەسەر فەرمانشکاندنەکەی و ڕێگە هەڵەکەی کە هەڵی بژاردۆ غەڵەتەکە بەردەوام بوون لەسەری. ئەمما ئادەم بۆمان دەرکەوت کە عیلمی پێیە، بۆیە لەگەڵ هەڵاکە عیلمەکەی بۆیەتەوە عالمی شەهوات کۆتایی پێ، عالمی عەقڵ، عالمی عیلم کە دێتەوە ئەوسا ئیعترافەکە بە هەڵەکەی خۆی یەکسەر حەل بە خۆی ئەدۆزێت و بە عیلمەکەی نەجاتی ئەبێ. بۆیە عولەما فەرمی هەر کەسی عیلمی هەبێ ئیلا ڕۆژێک خوای گەورە ڕزگاری ئەکات. فەزلی عیلم ئەوەندە زۆرە، بۆیە لە وەسیەتەکەی ئیمامی عەلیە بە سیدیەک بە 3 ساعت و نیم شەرحمان کردو ئینشاءڵڵا بڵاویەکەین و سلێمانی بە فەزلەکەی ئیمامی عەلی کە فەزلی عیلم بەسەر ئیمان، فەزل العیلم والئیمان، فەزلی عیلم و ئیمان بەسەر ماڵ و دنیایە چییە؟ ئەلویا بۆ دەرەکەی ئەو پێوەرە کە فەزلی عیلم العیلم أفضل من المال، العلم حاكم والمال محكوم عليه. إتي إمامي ككات إمامي علي كان وصفي كا ابن قيم الجوزي رحمة الله عليه بدريش خياني نفسك دريش فضل علم وإيمان أدا بس المال ودنيا، وحقيقة مال ودنيا خاطر الروح، وحقيقة علم ومال علم وإيمان خاطر الروح. بويلويا فضل آدم وبدرك بسر إبليس كنيتواني علم وإيمان كي بارز شهوات الدنيا وحزكاني ظالم بسريع.